لەگەڵەوەی وشکە ساڵیەکی قوڵ ڕووی لە ناوچەکانی کوردستان کردووە، بەڵام تا ئێستا حکومەت ئامادە نییە بە فەرمی ڕای بگەێنێت. شارەزایان دەڵێن بەشێک لە هۆکارەکەی ئەوەیە دوای ڕاگەاندنی وشکە ساڵی دەبێت بودجەی بۆ تەرخان بکرێت و حاڵەتی لە ناکاو ڕابگەێنرێت. حکومەتیش ئامادە نییە پارە بۆ ئەو قەیرانە تەرخان بکات. پرسیارەکرێت بۆچی ئایا حکومەتی هەرێم کە بۆچی باری لە ناکاو ڕناگەێنێت بۆ حاڵەتی وشکە ساڵی. من نۆڵم ئێمە حکومەت بۆ حاڵەتی ئاسایی نەجاتە وەرە بۆ حاڵەتی کتوپڕی تۆ حاڵەتێکی وا بێتە پێشەوە گە تیمێکی ڕاهێنراوت نەبێت ئەگەر بودجەیەکی تایبەت نەبێت بۆ ئەم حاڵەتانە بۆیە بەداخۆ ناتوانانی بەرامبەرم گۆڕانکارانی کەشەوە کە لە ئێستا هەیە هیچ هەنگایە بوونێ ئەوە بینین لە سلێمانی دەیان گەڕێکی شاری سلێمانی ئێستا بێ ئاو بوون زۆرینەی کارێزەکانی سلێمانی وشی بوون ئەوانیان بیری قوڵ لێداوە لە ناو شاری سلێمانی لە دەوروبەرە ئاوی ژێر زەویمان کەمی کردووە بۆیە ئەمەی ئێستا هەیە هێشتا هەنگاوی سەرەتایە ئەگە بەم قۆناغ بەم شێواز دەبڕات لە داهاتوودا بێت چاوەڕوانی زۆر خراپتر بین بۆ کاریگەریەکانی گۆڕانی کەشەوە لەسەر هەموو ناوچەکانی کوردستان بە تایبەتیش سنتەری شارەکان. وشکە ساڵی بێ ئاوی لە سلێمانی خەڵکی ناچار کردووە بەردەوام ئاو بکڕن. ئاویژیان دەست ناکەوێت یان بە پارەیەکی زۆرە و هاوڵاتیان توانای کڕینیان نیە. لە کاتێکدا ئەرکی حکومەتە ئاو بۆ خەڵک دابین بکات نەوەک هاوڵاتی بەم بێموچەیە خۆی ئاو بکڕێت. ساڵێکەوە بە دوایەکان نەبووە. من بە پێوە ئامارانی کە وەرم گرتووە لە 150 باران باریوە لە ساڵی ڕابردووە. بەڕاستیمە خۆی لە خۆیان خەلەلا هیچا بەرزبوونەوەی پلەکانی گەرمە جارێکی تر یەک ئومێدێگەوەی کە جێگای دڵخۆشی بۆ ئەو بووکە ساڵی پێشووتر بەنداوی دوکان دەربەنیخان دۆک ئەمان ئاوی باشیان تیابووە گەننا بە پێی بارانی ئەم ساڵی پێشووتریش بباریایە ئێستا بەشێک لەو بەنداوانە گرفتی زۆر گەوری بۆ دروستە بوو. ئێمە کورد وتێ پندێکی جوانی ئەڵێ پێش باران کەپەنک. یعنی ئێمە بۆایە حکومەت هێرێمی کوردستان بەندا و بۆندەکان کاتێک دروستی بکردایەکە ئاوێکی باش لەسەر زەویە خود بارانبارین هەبوایە. بەواچی حکومەت من لەو باوەڕیان بە شتێکی گرنگشی نەزانێ ئەگەر نا ئێستا بەواقعی ئێمە لەو گۆڕانی کەشوهەوایەن کە چەند ساڵێک ئێمە ئاماژەی پێدەین عێراق لە ساڵی 2017ەوە تاوەکو ئێستا لە پلەی 4 و 5مایە. ئەگەر ئەم وشکە ساڵیە بۆ ساڵی ئایندە بەردەوام بێت ڕەنگە ئاو بە ئاستەم دەست بکەوێت. نەبوونی ئیدارەدانی باشی ئاو لە ماوەی چەند ساڵی ڕابردوو دۆخەکەی هێندەی دیکە ئاڵۆز کردووە. هەموو ئەم مەترسیانە هەیە بەڵام حکومەتی ماوە بەسەرچوو خۆی لە ڕاستیەکان دەبوێرێت و هەنگاوی جددی و گەورە بۆ چارەسەری بنەڕەتی کێشەکانانێت. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.